بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئازان و خۆشەویستان هەموو لایەک بەخێر بن بۆ ئاوات ئەکادیمی، هەموو لایەک بەخێر بن بۆ کۆرسی تایبەت بەناوی زیرەک بوون. ئەمشەو من لە خزمەتتانم ئەم دوو کاتژمێرە باز لە کۆمەڵێ بابەتەکەین کە هیوادارم بابەتەکان بە شێوازێ بن تۆ بە شێوەیەکی کردداری سوودی لێ وەربگری، نەک تەنها زانیاریەک بخەیتە سەر زانیاریەکانی ترت. چکە ئێمە ئەکرێ زانیاری وەربگرین و زانیاری خۆی بۆ خۆی شتێکی بە نرخە، ئێمە لە سەردەمی زانیاریە ئەژین. بەڵام کۆمەڵێ بار هەیە ئەگەر تۆ تەنها زانیاری وەربگری و هیچ گۆڕانکاریە لە ژیانتا ڕوونەیە، ئەو کاتە تۆ پەشیمانە بیتەوە و دڵخۆش نابی. هەندێ بوار هەیە بابەتی کردداریە، ئەکرێ ئەم بابەتەی ئێمە لە زانکۆیەک بخوێنرێ، هەر هەمووی نەزەریات بێ و هیچ شتێک ئیسفادەی لێ نەکی لە ژیانی واقعی خۆتە، بەڵام بە پێچەوانەوە لێرە کۆرسەکانی ئێمە تەدریبیە و کۆرسەکانی ئێمە بە شێوەیەکە کە ئێوە بتوانن لە ژیانی خۆتانە جێبەجێ بکەن. خۆشەویستانم، ئەم شەو من باز لەوە ئەکەم چۆن بە ڕێگایەکی استراتیژیانە بمانەوێ مێشکمان باشتر بکەین. زۆر کەس بە حەزی خۆی بە هیوایەتی خۆی ڕۆژە لە ڕۆژانە چ کۆرسێکە خوێنێ یا کتێبێکە خوێنێتەوە، یان چەند ئامۆژگاریەک لە کەسێک وەرەگرێ، یان لە یوتیوب هەندێک ڤیدیۆ ئەکە. ئەمانە بۆ خۆی شتی باشە، بەڵام لای زۆر کەس ئەمانە نابێتە شتێکی استراتیژی، واتە نابێتە شتێک کە بەردەوام بێ و لەگەڵی بڕوە و ئەگاتە گۆڕانکاری، ئەگاتە ئەنجام. هیوامان هەیە ئێستاکە هەر جاری لە بوارێکە دەستەکا بە خوێندنەوە و زانیاری کۆ ئەکاتەوە و دوایی لەم بوار ئەچێ بۆ ئەو بوار، لەو بوار ئەچێ بۆ ئەو بوار. لە کۆتاییە کۆمەڵێ معلوماتی زۆری جۆرا و جۆری هەیە، بەڵام لە هیچ بوارێکان نەبووتە کەسێکی شارەزا. ئەمە کارەساتێکی گەورەیە. لەم سەردەما ئەمە جۆرێکە لە دۆڕان، واتە تۆ لە هەموو شتێک کۆمەڵێشتی زۆر بزانی، بەڵام لە هیچ شتێکیانان نەتوانی پسپۆر بیکایە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەمانە استراتیژی نین، ئەم جۆرە مرۆڤانە استراتیژی نین. ئازیزان، هەر فەلسەفەیەک، هەر ئاینێک، هەر جۆرە ڕەوتێک مرۆڤی پێ گرنگ بێت، ئایندەی مرۆڤی پێ گرنگ بێ، ئەوە بە دڵنیایی باز لە پلانی درێژخایە نەکات و باز لە ئایندە ئەکات، باز لە دوورترین خاڵەکات. بۆ نمونە، ئێمە ئەگەر تەماشایەکی قورئان بکەین، چەندین ئاەتمان هەیە باز لەوە ئەکا مەخەڵەتێن، ئەم دنیا کورتە، ئەم دنیا تەنها چێژێکی کەمە و شتانێک هەن هەمیشەیین، شوێنێک هەیە دارولئاخیرەیە، شوێنێک هەیە هەمیشەییە، وەکو خالیدینە فیها، تایە ئەمێنەوە بە هەمیشەی. واتە بۆ شتێکی کەم و کورت تان مەفۆبیە. کاتێکە تۆ لە ژیانتا بیرەکەیتەوە و ئاخر خاڵ کە بۆی ئەچی ئەیهێنیتە پێشچاوت، ئیتر ڕێگە ڕاستەکە ئەتوانی بگریتە بەر لە هەموو بوارەکانە. بۆ نمونە، تۆ ئامانجێکت هەیە بۆ ئەوەی زیرەک ببی، ئامانجێکت هەیە، ئامانجێکی داراییت هەیە، ئەتەوێت دەستکەوتێکی داراییت هەبێت. ئامانجێکت هەیە، ئەتەوێت بگەی بە بڕوانامەیەکی بەرز. نابێت بیر لەوە بکەیتەوە، تەنها بیر لەوە بکەیتەوە ئەم ساڵ خەریکی چیت و ئەمڕۆ چیەکەی. ئەبێت تۆ دوورترین خاڵ بینیتە پێشچاوت و لێت ڕوون بێ، بۆی ئەمڕۆ بزانی ڕێگاکە بە دروستی ببڕی. تۆ لە خانووەکەی خۆت ئەگەر هەدەفە ئەو بێ بڕۆیتە دەرەوە، ئەکرێ بە پەنجەرەکە بڕۆی، ئەکرێ بە لە سەربانەوە خۆتەڵی، ئەکرێ لە دەرگایەکەوە بڕۆیتە دەرەوە. بەڵام ئەگەر ئامانجت ئەوە بێ بڕۆی بۆ دوکانەکەی نزیکی ماڵتان، ئەوە زۆر بە وازحی ئەچی شتێکەکەیتە پێت و بە دەرگاکە ئەڕۆیت و وازحە، یعنی ئەسڵن پێویست ناکات بیری لێکەیتەوە، ئەکەویتە ڕێ هەرو نەزانین لە دوکانەکەی. بەڵام ئەگەر بێت و شتێکی خراپ قەوما بێت، لە ترسی ئاگرێ ڕابکەی، ئەکرێ لە پەنجەرەکە خۆتەڵیتە خوار. ژیانی ئێمە نابێت بۆسین بە دیارەوە تا ئاگرێک بمان ترسێنێ، پاڵمان پێوەنێ، تاوەکو ڕووداوێکی ناخۆش وامان لێ بکار ڕاکی. ئەبێ خۆمان بە بیرکردنەوەمان بە پلان داڕشتنمان لێرەوە
لایەنێک دابنین وە پێوی ناڵێ. ئەم شەو من باز لە کۆمەڵە بابەتەکەم. بابەتەکان زۆرن، یعنی بەڕێزان ئەمە شتێک نییە ئێمە بتوانین بە 50 سەعات بە 80 سەعات کۆتایی بەم مۆزوع بێنین. بەڵام هەموو ڕێگایەکی دوور و درێژ، هەموو ڕێگایەکی باش وەکو چینیە کۆنەکان لە پەندەکانیان هاتووە یەک هەنگاو دەست پێەکە، ڕێگای چەند مانگە یەک هەنگاو دەست پێەکە. هەر ئەبێ بزانی هەنگاوەکەت بەرەو کوێیە، ئەم شۆ باز لەوە بزانی بەرەو کوێ ڕۆی و هەنگاوەکە هەڵگریت. ئینشاءالله ئێوە لە ماوەی ئەم چوارشەوە مەڵێک شت فێرە بن کە بەبێ مبالغە من لە ساڵی 96 97 98 99 ئەمە 4 ساڵ هەتا 2000 ئەوە 5 ساڵ 2001 تا 2002 ئەمە 6 ساڵ من پێ ئەچێ 6 ساڵ ئیشی من گەڕان بۆ بە دوای ئەم زانیاریانە و ئەوەم بەدەست نەهێناوە کە ئینشاءالله تۆ دوای 4 شەوی تر بەدەستت هێناوە. بۆیە قەدری ئەم 4 شەوە بزان، هەر ئێستاکە بڕۆ قەڵەمێک بگرە بەدەستەوە، دەفتەرێ بگرە بەدەستەوە. ئەوەی من ئەیڵێم لای خۆت یادداشتی کە وا مەزانە لە بیر ناچێتەوە، زۆر بەجددی گوێ بگرە، شتەکان بنووسە. من بۆ نمونە باز لە یەکێک لە توانەکانی مرۆڤەکە ئەکرێ من 10 سەعات لەسەر ئەم توانایە کۆرسێ بڵێم، بەڵام من ئەم شەو لەوە ئەچێ خاڵێکی زۆر جەوهەری بە تۆ بڵێم. ئەی ئەگەر تۆ ئەو خاڵە بە گرنگ نەزانی، بە عەقڵی ئێستەوە تێگەشتنی ئێستەوە بە گرنگی نەزانی، ئەوە لە ئایندا لە دەست دەرەچێت. بەڵام ئەگەر ئێستا بە گرنگت زانی ئەچێت دوای 3-4 ساڵی تر بزانی کە ئەو خاڵەی من وتومە خاڵێکی جەوهەری بووە و شتێکی زۆر گرنگ. بۆیە داواکارە بە ئەم شەو زۆر بە وریاییەوە بڕوانن و لای خۆتان یادداشتکەن و بنووسن. ئازیزانم، تەماشایەکی ئەم سلایدانەکەین و هەوڵ بن لای خۆتان یادداشتەکان بنووسن. بەڵێ ئازیزان، کۆرسی زیرەک بوون، چۆن استراتیژیانە ڕێگای زیرەکی بگرینە بەر. با لێرەوە دەست پێ بکەین. ئەم پیاوە ناوی جیمرانە، لە ماوە مەقالەیەکم دابەزاند بوو، 1-2 پۆستیشم لەسەر کردووە لە سایتەکەش لەبارەی ئەم پیاوە بابەتێکی گرنگمان باس کردووە. ئازیزانم، جیمران یەکێکە لە کەسایەتیە زۆر کاریگەرەکان، بە یەکێک لە مرۆڤە زۆر ژیرەکانی ئەم سەدەی ڕابردووە بەناوبانگە و بە فەیلسوفی بواری بزنس و کار و بەڕێوەبردن ناسراوە. ئەم پیاوە قسەکانی زۆر زێڕینن و کاریگەری هەبووە لەسەر زۆرێک لە نووسەرەکان، زۆرێک لە کەسایەتیەکان. یەکێک لە وتانەی کە زۆر باقیمەتە ئەڵێ باوەڕ ئەکە ڕێگایە بۆ بینینی ئایندە. باوەڕ ئەکە ڕێگایە بۆ بینینی ئایندە. خۆشەویستان، تەماشایەکی ئەوە بکە. تۆ نازانی 2-3 ساڵیکە بەرەوکوێ ڕۆی، بەڵام ئەوە یەقین و باوەڕە. یەقین و باوەڕی تۆ ئێستا چۆنە؟ ئەوە تاکە تروسکاییە کە تۆ بزانی 4 ساڵیکە و 5 ساڵیکە ژیانی تۆ. ئەگەر تۆ ئێستاکە باوەڕەکانت ڕێک بخەیتەوە، بەڵێ من یەقینم هەیە کە ئەتوانم مرۆڤێکی زیرەک بم و ئەتوانم یەکێک بم لە مرۆڤە ژیرەکان و ئەتوانم یەکێک بم لە مرۆڤە سەرکەوتوەکان، ئەم یەقین و باوەڕە وا لە تۆ ئەکا هەموو وزەکان، هەموو تواناکانی ناخ و مێشکی تۆ بکەونەگە. ئازیزانم، باوەڕ ئەوەندە گرنگە ئەکرێ بڵین ئێمە ئاینی ئیسلاممان هەیە، ئەگەر تەماشای قورئان بکەی زۆربەی زۆری قورئان ڕاستکردنەوەی باوەڕ و زۆربەی زۆری قورئان دروستکردنی قەناعەت. واتە نزیکەی تەنها 200 ئاەتمان هەیە بە تۆ بڵێ ئەمە حەڵاڵەوە حەرامە، بەڵام بە هەزاران ئاەتمان هەیە ئەوێ باوەڕێک لای تۆ بچەسبێنێ تۆ بکا بە مرۆڤێکی گەورە.
ئەگەر ئێمە تەماشای هەر فەلسەفەیەک بکەین لەم دنیاە هەر بە گرنگیەوە تەماشای باوەڕیان کردو ئەگەر تەماشای هەندەسەی نەفسی بکەین لە هەندەسەی نەفسیە بڵێ دوای ئەوەی کە تۆ وتت من کێم بۆچی هاتوومەتە سەر ئەم زەویە ئیشم چییە ئەوە دڵنیا بە باوەڕ و بەهاکانی تۆ کاریگەری تەواویان لەسەر ڕەفتارەکانت هەیە لەسەر تواناکانت هەیە پێش ڕەفتارەکان و لە دوای ڕەفتارەکانیش کاریگەریان لەسەر ژینگە و ژیانی تۆ واتە باوەڕ لە کرۆکی مرۆڤایە من ئەمڕۆ بێنێ ئەو بابەتەم لەسەر زیرەک بوون بڵاو کردەوە ئازیزانم من ئەگەر باوەڕم وا بواە ئیتر مێشکی من ناگۆڕێ ئەگەر باوەڕم وا بواە من باش نابم باوەڕم وا بواە من ناتوانم زیرەکتر ببم باوەڕم وا بواە ناتوانم یادگەم باشترکەم تەرکیزم باشترکەم توانای فێربوونم باشترکەم کەواتە هەر لە ساڵی نەوەدەکان من وازم لە هەموو ئەم شتانە هێنا بگرە وازیشم لە خوێندن بەڵام باوەڕم وا بوو یەقینم هەبوو کە ئەبێ ڕێگایەک هەبێ من توانای تێگەشتنم باشکەم توانای زمان فێربوونم باشکەم توانای تەرکیزم باشکەم توانای قسەکردنم باشکەم من مرۆڤێکی هێندە شەرمن بووم نەمەتوانی ڕوبەڕووی ئینسانێک یاقیادی تەوقیفی لەگەڵ کەم و سەیری ناوچاوی بکەم بەڵام دوای ساڵانێک ئەتوانی بچمە هۆڵێک و بەدەیان و سەدان کەس بم لێ بگرێ و من وتار بم بچم لە شوێنێک سیمینار پێشکەشکەم مامۆستای خۆم لەوێ دانیشت بێ ئەمە واتە گۆڕانکاری ئەمە سەرچاوەکەی ئەوەیە ئەو ڕۆژانەی نەم ئەزانی چۆن ئەو ڕۆژانە من باوەڕم وا بوو واتە من نەمەزانی چۆن ئەتوانم بگەم بەو شتە بەس باوەڕم وا بوو هەر ئەبێ بگەم و هەر ئەشگەم یەکەمین قسەم لەم کۆرسا ئەوەیە تۆ هەر ئێستاکە دڵنیا بە ڕێگاکەت گرتوۆتە بەر بەڵام من ئەڵێم بەبێ گومان دەرەبێت ئەم ڕێگایە گومان هەڵناگرێت ئازیزان جیاوازی من و سەدانی تر ئەکرێ هەنیکان بناسم ئەوە نییە من شانسم هەبوو بێ یا گەشتبم بە کۆمەڵێ زانیاری ئەوان پێی نەگەشتبین یا من کۆمەڵە کتێبم خوێندوێتەوە ئەوان دەستیان نەکەوتوە یا من کۆمەڵی کۆرس بەشداریم کردو ئەوان فریان نەکەوتون و نەیانتوانی یا من شتێکم خوێندووە ئەوان نەیانتوانی بخوێننا باوەڕەکە مۆزوعەکە ئەوەیە من هەر شتێکم خوێندوێتەوە قەناعەتەوە وەرم گرتووە ئەوان هەر شتێکیان خوێندوێتەوە بە گومانەوە وەریان گرت ئەوە جیاوازیە گەورەکە واتە من کاتێ لە کتێبەکە خوێندومەتەوە و توێتی تۆ ئەتوانی پەرە بە تواناکانی تێگەشتنت بی یان بیرکردنەوەت باشکەی یا ببی بە نووسەرێکی باش یا ببی بە وتاربێژێکی باش یا ببی بە مرۆڤێکی سەرکەوتوو یا کەسێ بتوانی باریداراییت باشکەی یا کەسێ بتوانی یارمەتی خەڵک بی یا کەسێبی بتوانی کاریگەربی من هەموو ئەمانەی کە خوێندومەتەوە بیرم لەوە نەکردوێتەوە ئەمە غەڵەتە بەڵکو بە قەناعەتەوە وەرم گرتووە و من ئەگەر گومانم هەبوایە ڕێگاکانم تاقی نەئەکردەوە باش بزانن زۆر کەس لە بواری بەرەپێدانی کەسی ئەخوێنێتەوە هیچی نابێ بە هیچ دوایی ئەڵێ چی ئەمانە هەمووی دەفعان ئەمە هەمووی هاندانە ئەمانە هەمووی پێ و چییە دەتوانیە و کاتێکە پێت ئەڵین وەکو ئەوە وایە من برادرێک هەبوو هەرجار نوێژیە کرد و جارجار نوێژی ناکرد ئەو کات من گەنجێ بووم لەوە ئەچێ ئێستم وایە ئەم پرسیارم نەکردایە بەڵام ئەو کاتە گەنجێ بووم لێم پرسی ئەرێ تۆ جارجارە نوێژەکەین جارجار نایکی وتی وەڵی جارجار ئەڵێم بەخوا لەوە چی ئەم بەهەشت و جەهەنەمە ڕاست دێ بۆیە من نوێژەکەم ئازیزان تۆ کاتێ باوەڕت بەوە نییە بە یەقینت نییە یەقین کاتێ یەقینت نییە کاتێ دڵنیانیت چۆن دەست پێچێ کە کارێکی گەورە بکەیت ئەخم من بە تۆ ئەڵێم ئەگەر ئینسانێک یەقینی نەبێ بەوەی ڕۆژێ ئەگەڕێتەوە بۆ لای خوا بۆچی پارەکانی با بە خەڵک ئەگەر یەقینی نەبێ بۆی ڕۆژێ ئەگەڕێتەوە بۆ لای خوا بۆچی یەک ماڵ هەموو ڕۆژێ بە ڕۆژوو بێ بۆچی ڕۆژانە 5 نوێژ بکە بۆچی شەڕی پێ بفرۆشن و وەکو کوڕەکەی ئادەم بڵێ ئەم کوژی بمکوژە بەڵام من لەخوا ئەترسم ئامادە نیم تۆ بکوژم ئەها ئەمانە یەقینێک وایان لێ ئەکاتەوە ئەگەر ئینسان باوەڕێکی هێندە بتەو نەبێ چۆن ئەم دنیاە نای خەڵەتێنێ کە
کەواتە یەقینێک هەیە و ئەم یەقینەیە ئەم ئینسانە باشەکە. بۆ بابەتی پەرەدان بە خودی خۆشت هەروایە تۆ ئەگەر یەقینت نییە ڕۆژێک ئەتوانی زیرەک ببی بەتوانە ببی باش ببی کێشەکانت چارەسەر کێشیانی خۆت بگۆڕی تۆ ئەم یەقینت نییە کەواتە هەر توانەکانت ناخەیتە گەڕ کەواتە بەسیترین قسە دڵی تۆ ئەلەرزێنێ و تۆ ناتوانانی بگەیتە هیچ. بۆیە یەکەمین قسەم لەم کورسا ئەوەیە هەموو شتەکانی تر ڕێنماین هەموو شتەکان تەکنیکن هەموو شتەکان تەمرینن کە تۆ بەم یەقینەوە دەست پێ نەکەی چیەکی دنیام هیچێکی وا ناکەی و هەر ئاوا هەر کاتێ تااقەت هەبوو شتەکەیت و ئەڵێ یا ئەڵی با تاقیکەمەوە بەڕێزان من شت تاقی ناکەمەوە من ناچم تاقیکەمەوە کاتی خۆم بکوژم بزانم ئەمە باشە وا بکەی ژیان تەگۆڕێ نا بە هەموو یەقینەیەکمەوە ژیانەکەم ئەگۆڕم. ئازیزان تاریق زیاد کاتێ لە گەروی تاریق چوویە ئەو بەرەوە دەیشێکی کەمی پێبوو پاسپەرستەکانی زۆر بوو کەشتیەکانی سوودان وتی بە جێیشەکەی ئەوە تەماشا بکە ئەو من ئێستا کەشتیەکانم هەموو سوودانەوە ئێمە بەرامبەر بە دوژمنێک وەستاوین کە زۆر زۆر یان ئەوە تا هەمومان ئەکوژرین یان ئەوە تا ئێمە سەرەکەوین. لە مێژووە یەکێکە لە نمونەیترین جەنگەکانی مێژوو کە هێزێکی کەم بەسەر هێزێکی زۆر زۆری هەزاران کەسیە سەرکەوتن. بۆ چونکە ئەم هێزە ئیتر یەقینیان هەبوو ڕێگایەک نییە بۆ ڕاک. تۆش ئەبێ ئەم شەو ئەو بڕیارە بی یەقینت هەبێ ڕێگایەک نییە یان ئەوە تا تەرکیز و سەرنج و فێربوونت باشەکەی یادگەت باشەکەی تایڵەکانی سعیکردن و فێربوونت باشەکەی وە ژیان تەگۆڕی یان ئەوە تا تۆ هەبی و لەم دنیای هیچ فەرقێکت نییە. ئینسانێکی فاشیل لەم دنیایە تەنها کەسێکە کە مەسروفی لەسەر دایک و باوکی دروست کردووە تەنها کەسێکە کە کەتی مامۆسایی گرتووە تەنها کەسێکی کە لەم ژیانە هیچ بەرهەمێکی نییە. چکە بەڕێزان ئێستا بەرەو قۆناغێکە چین بە خێرایی کەس ئیشی بەوە نییە تۆ بلۆکی بۆ هەڵگیت یعنی ئێستا بەرەو قۆناغێک گەڕۆنی ئیتر باوی ئەو نەماوە تۆ جەستەی خۆت بەکاربێنی. دنیا بن ئێستاکە زۆر بە خێرایی بەرەو ئایندەیەک ئەڕۆین کە لە ئایندەیەکی نزیکا زۆربەی ئیشەکان کۆمپیوتەرێکە ڕۆبۆتێکە کازی پشکەوتوو ئەیکا پێویستمان بۆ نییە تۆ بەجەستە بیکەی بەڵام ڕۆژ بە ڕۆژ زیاتر پێویستمان بە عەقڵ و بەتوانە و بە لێزانین و زیرەکی و لێهاتوویەکانی مێشکی تۆ هەیە. دنیا بە ئێستا ئەو گەنجەی کە لە کوردستانە ئەڵێ من شم دەست ناکەوێت ڕاستە بارودۆخەکە زۆر زۆر خراپ بەڵام دنیا بە ئەگەر ئەم گەنجە معلوماتی باشی هەبێ شارەزایی و پسپۆڕی باشی هەبێ لێهاتوویەکانی خۆی باش بکە هەموو خاوەن کۆمپانیاکان دەسیمە. تو هەر نازانی کۆمپانیاکان چیان ئەوێ چیان ناوێ ئەچی لە خۆتەوە خۆتەنەی بە کۆلێجێکەوە 5 ساڵ ئەخوێنی دواییەوە سێرەکی کەس توی ناوێت کەواتە تۆ هەر نەتزانیوە کەواتە شتانێک هەن نەیانزانیت تۆرە توانایەک هەیە تۆ نایتوانی. نمونە من داری وا هەبوو بە کەسێکم وتووە گەنجێکمان هەیە بەڵکو ئیشێکی بۆ بدۆزینەوە ئەمە مواسەفاتەکانێتی وەڵا ئەمە زۆر زۆر زیرەک بووە ئەمە خوێندنی وای تەواو کردو ئەوە پێی پرسیم فڵان شتە زانێ تومەنە دیتی وەڵا پرسمان پێی فڵان شت یعنی ئەم نەفەرە خۆشتووە 12 ساڵ خوێندوێتی 4 ساڵ لە زانکۆ خوێندوێتی 1-2 ساڵە دانیشتووە ئێسەش نازانێت شتێکی کە زۆر گرنگ نازانی کە ئەو شتە هەیە گرنگە بۆ کاتە پێویستت بەوەیە سنووری بیرکردنەوەکانت فراوان بکەی بە دوای وەڵامی پرسیارەکانە بگەڕێی. ئەم خۆ ئەمە هەر ئاوا کوردەڵێ بە گۆترە نابێت ئەبێ بەرنامە و پلانت هەبێ ئەبێ تواناکانی خۆت ئەوەندە باشکەی زوو شتەکان بناسیتەوە زوو دەرک بە شتەکان بکەیت. ئەم شەو من لە خزمەتتانم کۆمەڵی بابەت باس دەکەم ئومێدەوارم هەمووتان وا بکەن ئەم شەو خاڵی دەستپێکردنێکی گەورە بێ و تۆ بتوانی لە ئایندەیەکی نزیکە بگەی بە کۆمەڵێ توانا و لێهاتوویی کە ژیانی خۆت بگۆڕێ وەکو قوتابیەک وەکو مامۆستایەک وەکو خاوەن پیشەیەک وەکو کەسێک کە تۆ ئێستاکە ئەسڵ نەشت خوێندووە بەڵام ئەتەوێت مێشک و توانا و زیرەکی باشکەی بۆ ئەوەی لە ژیانە بگەی بەو شتێک کە ئەتەوێت.